ولو شئنا لرفعناه بها ولكنه خوي أخلد إلى الأرض. أخلد فعل ماضي ديسان والفاعل ضمير مستتر تقديره هو هرقرته بكابرا خوي. أخلد لخلود وهاتو لنمانه ولا كنامره واي أزاني كنامره ورأيه أجزاني كأمره چونك فلسفي مردن وهايا همو كسي ماركسيش زندو كيتوا بلي قرآن فرمي كل نفس ذائقة الموت على الراس چونك ما بيوتر فلسفي مطلق يعني هيج حد سنور وشتيشيني إلا حقيقتنا كل نفس ذائقة الموت هرشي كسي كنفسي هيا هربي بمره كأبو أموكو حسني بصري رحمة خايلة بفرمي قمان مندي بوشكيتي هبه قمان مندي بو يقيني تيابه وكو مردن يقين مندي بو قماني تيابه وكو مردن باشا أما لكنه أخلد إلى الأرض واتبع هواه بطبيعة حال أقر وحيد واز لينا أقريتو سر ناوحي أقريتو سر ربازي كي تركع علاقي بوحي ونيا هوا هوسا فاتبع هواه أنجد وإيهو واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين ولو شئنا لرفعناه بها ولكنه أخلد إلى الأرض فمثله كمثل الكلب. نموني أما نمو أكو نموني صق واي نموني صق شونا همو من صق من ديوه جا صقي برالاش يكام صق زليلترين حيوانا أو همو إليادن دوای کەرتەنانێکی بۆ فرێدن کلکی ڕاوەشێنێدێتەوە بۆ لای ئەربابەکانی خۆی ئەو کەسەی دینی بەرداوە هەمان شێوەیە هەزار سوکایەتی وێهانەی پێەکەن دوای نیم موچەی بۆ فرێدن دێ کلک ڕاوەشێنێتەوە مەتحیانە کاتۆ دیسان دێتەوە بەردەستی ئەو کەسە سەگ لە هەموو شوێنەکە بۆنی پاشوی خۆیە کاتۆ بۆنی کۆمی خۆیە کاتۆ حیواناتی تریش بەراز بۆنی کۆمی مینەکەی خۆیە کاتۆ یاهی نێرینەکەیە کاتۆ نێرینە کاتۆ بەڵام هی خۆی ناکات لە پیسایی شارژی بەڵام سەگی خۆی بۆ نەکات سەگ توانای تەحملی لەسەر تینوێتی هەر نییە هەر ڕوە ئەگەر تینووی بوو لە تاوە گڵەخوا بەو ئەمەلەی شتێکی تیاابێ ئەوەی کە کافریشە ئەوەی کە ڕێبازی دینەکەی بەرداوە دوای ئەوەی ناسیوێتی وای لێ هاتوو ئەڵێ بە هەر وەسیلەیەک بێ خۆ من قیامەتم لەدەست چوو هەڵپەی دنیای شەو و ڕۆژی ڕاکەی وەکو ئەم سەگەوایە ئێوە سەگتان دیوە کە ڕاکە زمانی دەرکێشاوە هانکە هانکێتی هەر بینیشتانە لەبەر سێبەریش دانیشتوە ڕاکشەوە پاڵ کەوتووە کەچی زمانی دەرهێناوە هانکە هانکێتی فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث زمانی دەرهێناوە لە هەردوو حاڵەتەکە ڕاوینەی هەرواایە لێشی گەڕێ هەروایە ئەو کەسەی کە دنیاویستە و دوای ئەوەی دینەکەی پێگەی ژوازی لێ هێنا بزانە حاڵی چی ئێستا ڕاکە بە دوای ئەم دەوڵەمەنە ڕاکە بە دوای ئەوە دەست لەو پانەکات و زەلیلترین ئینسان دوای ناسینی دین ئەوەیە دینەکەی استغلالکە بۆ ئەوەی بچێتە پێشەوە لە تاغوتە ئەمە چەند زەلیلە بێ ئەو کاتەی کە ئەو لە شوێنی خۆی بوو یعنی تەسەور کە ئێمە دەیان میسالمان هەیە من ئێوە ژەیزانن هەر مەلایەک احترامی خۆی گرت بێ لە شوێنی خۆیەتی مەسوولەکان هاتوون بۆ لە ئەوان لێترسن بەڵام ئەگەر سێ جار هاتوچۆی کردن داڵێ مەژۆ کۆوی تر وایە موچەیەکی بدەنێ فڕێدەنە کەنارەوە خوا ئەمامە پیسی بەوە مەزانی شێرێکی زۆر گەورە وەڵام مەزانی بن تەیمیە چێ بۆ لای مەحموود قازانی تورک یعنی هی مەغۆل و تەتەر ئەنجا سەیری کەن سەگ چۆنە سەگ ئەگەر یەک مەیتی گەورەی لەبەردەستا بێ یەک لاکە تۆپی و کەچی سەگێکی تر لە دوورەوە دیارە پێیە مڕێ پێی ئەوە ڕێ مڕەمڕێتی بۆی لی نزیک نەکەوێتەوە ئەم لاکە تۆپیەوە بەشی دە سەگەکە کەچی لە تەماعی دنیای خۆیان جا تێر نابێ جا کەسی تریژ وها زۆرە بینی مەلایە و زۆر دەوڵەمەند بووە هێشتا چاوەڕی شتێکی ترێت شێخێکە و لە پەنای تاغوتێکە زۆر دەوڵەمەند بووە چاوەڕێی ترێت کەسایەتیەکی ئیسلامیە بە پەرلەمان و بە وەزارەتێکی فشە زۆر دەوڵەمەند بووە ناگەڕێتەوە بۆ دینەکە چاوەڕێواکە لەکوێی تر $100 تر بماشێتەوە ئەمە نمونەی ئەو کەسێک کە دینەکەی واز لێنە ئەنجا سەیری کەن دیسان سەگ کابراگە بینە جلوبەرجی قیت و قۆز و جلوبەرجی جوانی لە بەرایە و بڕێە کاوە ڕوا و
سەگەکە هەر لە خۆیەوە لە دوورەوە کلچی بۆ لە قێنەوە ڕۆ خۆی تێ هەڵە سوێ و ئەڵێ بەڵکو شتێکم بۆ فرێدا لە تەنانێ پارچە ئێسقانێ یەکێکی ترە بینە جلوبەرجی دڕاوە هەر سەگەکە بە ئیحساسی خۆی جلوبەرجی دڕاوە بینێ لە دوورەوە پێوەڕێ ئەخ بۆ پێوەڕێ ئەترسێ ئێسقانەکانی ئەم کۆکات ئەترسی هەر نەفسیەن خۆی ئاوا داڕماوە نەفسی وای لێ هاتووە خزمەتی دەوڵەمەندەکانەکە هی بورجوازی و عنتەریاتەکانی سەرێ لە خزمەتی خەڵکەداما و ڕەش و ڕوتەکەیان نەماوە چونکە ئەو کاتێک کە تابعی پێغەمبەرێک بوو عەلا نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام خزمەتکاری بەنو ئیسرائیل بوو بەڵام ئێستا کە بانگەوازەکەی هێناوە بۆ خزمەتی بورجوازی و لیبراڵەکان و سەرمایەدارە زەبەلاحەکانی بە هیچ شتێ تێر ناخۆن ئەوانیش ئەویش وەکوانی لێ هاتوو ئیقتیدای ئەم بە قاڕونە بەو مسەلەسە شومە فرعون و هامان و قارون یەکێ بۆ فەسادی سیاسی یەکێ بۆ فەسادی ئیداری یەکێ بۆ فەسادی دینی ئاخر ئاوا ئەو وڵاتی ئێمە تووشی گەندەڵی بوو کە ئەمەشیان کە ئەبوایە پاک و پاککەرەوە بێ چۆتە خزمەتی فرعون و هامان نەتیجەکەش وای لێ دێتەوە ئەنجا سەیری سەگکەن دەیان تەشبیه هەیە ئێستا ئەگەر بمتوانێ بیهێنمەوە لەبەر کاتەکە نایەنمەوە یا تەفسیلی نادەمێ دەیان نمونە ئێوەژەی بینن هەر وەختە چاوتان بە سەگێکی گڕوێ کەوت بە سەگێکی بەرەڵا کەوت بە سەگێک کە شەو ڕۆژ خەڵکی هەراسان کرد ئەوە بزانن مەلایەکی خراپە وای لێ هاتووە داعیەک و شەخسیەت و کەسایەتیەکی ئیسلامی وای لێ هاتووە شێخێکی تەریقەیە وای لێ هاتووە چونکە خەڵکی بە دینەکە کۆ کردوێتەوە یەکەم جار شەو نوێژ و عیبادەت و حەڵال خواردن ئیلتیزامی پاک و سەرڕاستی بەڵام دوای چۆن بۆتەوە بە خۆرکەی دینەکە لە ناوە هەڵی کۆڵی وە دینەکەشی سوک کردووە لە بەرچاوی خەڵکی آخر ئەمەیە دوعاکە کە فەرمێ وەلا تەجعەلنا فتنة للذین کەفەروا خوایە نەمانکەی بە مایەی هەڵگەڕانەوەی خەڵکی بە سەبەبی ئێمە لە دینەکە خەڵک ئاوا کافرە بێتەوە ئەڵێ گەر دینەکە ڕازوایەتەوە بەری نەئەدا واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين ولو شئنا لرفعناه بها ولكنه أخلد إلى الأرض فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث ذلك مثل القوم الذين كذبوا بآياتنا آمن نموني أو كسانيك آياتكاني إيمان بدرو خستو وتیان درۆیە وتیان وەحی نییە وتیان دین خورافاتە وتیان ئێمە قازە ئەنجمان لەمایە وا بکەین ئاەتەکانی خوای پەروەردگاریان خستە کەنارەوە ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا ڕێ ناتوانین ئێمە خۆمەرج نییە ئاەتەی ئەم ئەحکامان هی ئێستا خوای گەورە باسی نەفسیەتی ئەوانەکە وەدوا لەو تدهنوا فيدهنون باسی نەفسیەتی ئەوانیشی بۆ کردوین باسی حرەکاتی ئەوانی کردووە باسی دید و ڕێیانی کردو باسی بزاوت و هەڵوێستیان کردو بەڵام سەیری کەم ئینسانە چۆن بۆ خۆی لەم دینە لایدا و لەم ئاياتی قورئانە هەمووی لایداوە واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين ولو شئنا لرفعناه بها ولكنه أخلد إلى الأرض واتبع هواه فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث كالراويني هرزماني درهنا وهانك هانكيتي أترسي الرأكا داري برسكر وأترسي يعني زور سيدة سبحان الله براني برزم تو بياني أحكام الشرعي بك أو أترسي يمالين منهج إمامي بن تيمية رحمة خوالي بآوابو كتي أمكس فاشلة بصق بوانا لدوره وأورن يا باشا هل رأيك إمامي بن تيمية ما نقل كله معلومي شأن بيا ورحمة خوالي به فقهي دليلي دا هنا وكهمشتك فقه كذا بدليل وربقري باشا ابن تيمية رحمة خوالي به لواقع كاجياوك ويما خليفة الرمزي هيتني وخليفة كمان لبغداد هيش كسي هيش شي بدزنيا فارتوازبوني أمتك ونخوانواري وتعصبي مذهبي وتعصبي حزبي وخط وخطوط وخوالواسين بشيخك وبملايك وبإمامك انجا نخوانوي كسي كيتر وشارزانبون لأصول ومقاصد شريعة يستار زمانك هروها
جا تیری دوژمن بە جەرگمانەوەی ئەوە مەغۆلەوە تەتارەوە ئیستعمارەوە احتیلالەوە ئەنواع وەشکاڵ کوفر و تاغوت و داگیرکەرانی وڵاتەکە و داگیرکەری دەماخ و داگیرکەری خاک هەموو هاتوونەتە پێشوو. زەمانەکەمان لەو زەمانەی ئەوە چێ کەچی کاڵی نیوای بن تەیمیە وای فەرموو هەرێکە لە عاسی خۆی زیتە بێتەوە ڕاستە بێتەوە بۆ چونکە دار هەڵگرە سەگی دەست دێر. ئەمانە خوای گەورە تەشبیهی کردوون بە سەگ. سەگ لە هەموو حەیوانە زەلیلترە. سەگ هەر ئەڕوا و سەری شۆڕە، گورگ ئەڕوا و سەری بەرزە، بە تەنیا ژەژی کە بە کۆمەڵی ژەژی بە عەزیزترە ژی وەک لە سەگ. دا تەماشاکەن خوای پەروەردگار چۆن ئەو تەشبیهی کردە فمەثەلوه کەمەثەلی الکەلب ئین تەحمل عەلەیه یەلهەث أو تترك يلهث ذلك مثل القوم الذين كذبوا بآياتنا. أو نموني أو كسانيا كدينك إخواي پروردگاريان بدرو خستوت خاصة أو كسانيك يكم جار وريان كر يا بينيان خو مرجني هر داعي وملاو شخصية إسلامية كان بن توش هرواي ديندار بي يا بي دين بي كتو دينك تقرتو خوتو لا إله إلا الله كزاني خوتو يجنب يقول الله أحد الزاني أين أبي بقريتو زاني قل الله أحد بوتشي وايا باشە تۆ ئینتەرنێتت لەلایە و دائیمە بەکارێنی ڕۆژێک نابێت بپرسی بڵێ ڕێبزانم وجودی خوا عەزەمەتی ئەم ئیسلامە چییە کە ئەمە عالەمە مسڵمانە بێت لەسەر دەستی زاکر نایەک. ئەی باشە ناپرسی بۆچی ئەم هەموو زەختە لە مسڵمانە کرێ هەموو ڕۆژێ هەزار کەسە کوژرە لانی کەم کەچی ئیسلام هەر لە برەودایە. ئەی بۆ کەنیسەکان لە ناوە جەرگەی لەندەنە لە ئەڵمانیا لە وڵاتانی ئەوروپی ئەبن بە مزگەوت. ئەی بۆ نابینین مزگەوتە ببێ بە کەنیسە. مزگەوت بۆ چۆڵ نابێ هەر قەڵەباڵخترە بێ. باشە تۆ نابێ بپرسی بڵێ قووەتی ئیسلام لە چیایە. ئەوە ئینشاءڵڵا بۆ دەرسێکی تر کە ناوی اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. أو إن شاء الله بو حلقية تر أمانة. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.